ابتعد عنهم قليلا ستراهم بوضوح وعلى حقيقتهم. كمێک لە خەڵ دوور بکەوەرەوە ئەو کاتە زۆر بەڕوونی تەبیعەتیان هەست پێەکەی و شکڵ و شێوەی ڕاستەقینەی و حەقیقەتی خۆیانت بۆ دەرەخەن. لە خزمەکانە دوور بکەوەرەوە ئەو کاتە دەبینیت کامی دڵسۆزە زۆر بە دوای خەڵکا مەڕۆ، چونکە بەڕاستیەکەی ئەگەر ئەو کەسەی تۆی بوێت وەکو شتێکی گرانبەها بە دواتە ئەگەڕێ. ناکرێ هەمیشە تۆ خۆت بەریتە پێشەوە، هەر تۆ ئەوانت بوێ، هەر تۆ سەردانیان بکەی، هەر تۆ جۆرێک لە ئاکوردەواری قسەیەکی جۆرێک لە ماستاویان بۆ بکەیت. پێویستت پێیان نییە ئەو ئینسانی باشە لەگەڵ یابە و ئینسانی خراپە لێی دوورکۆرەوە و هەموو دەمێک تۆ پێویستت بە خەڵ نییە لەگەڵ یان نابی سوال بکەیت، سوالی خۆشەویستی بکەیت. لە هەموو شتێکا خۆشەویستی باشە، بەڵام پێویستە ئینسان کەرامەت و ڕێز و شکۆ و هەیبەت و ناو هاوسەنگی خۆی بپارێزێ بەڕاستیەکەی. هەمیشە خۆبەریتە پێشەوە بزانم دەیەڵا دڵی نەڕەنجێ و ناڕەحەت نەبێ و ئەمە ناشرینە بۆ ئینسانی موسڵمان. تۆزێک پاشە خشێ بکە و بێرە دواوە ئەو کاتە خۆیانت بۆ دەرەخەن. مەعدەنی ڕاستەقینەی ئەوان لەوایە تۆزێک لیان دوورکەویتەوە.